گردبوونەوەی چین و توێژە جیاوازەکانی ئیدارەی سۆرانە بۆ پشتگیری لە کوردانی ڕۆژئاوا و داوا دەکەن هەرچی زووە دەستدرێژیکردن بۆ سەرگەلی کورد لە ڕۆژئاوا بوەستێت. کوردی باشوور بە تایبەتی شاری سۆران بەشداریمان کرد لە خۆپێشاندان بۆ پشتگیری ڕۆژئاوای کوردستان. ڕۆژئاوای کوردستان بە تەنها نییە، باشوور بافوور ڕۆژهەڵات ڕۆژئاوا هەموو لەگەڵ ڕۆژئاوان هیوادار هەموو چین و لایەنەکان بەشدار بن لەو خۆپێشاندانەی. ئەمڕۆ ڕۆژی حیزبایەتی نییە، ڕۆژی ڕەنگ و دژایەتی نییە، ڕۆژی ئەوەی ئەمە پشتگیری ڕۆژئاوا بکەین. دەباچی تر دەور و بەرمان لە ئێمەی کورد سکاڵا نەکا بۆ یەکڕێزی و تەبایی کورد هەر هەموومان باڵا بکەین لەوەک هەر وەک چۆن دژمنی بەعس نەیتوانی لە ئازگەلی کورد لە ئازگەلی کورد بتوانێت قرق بکە قورتان بەسەر ناتوانن یەکڕێزی و تەبایی لە هەر چوار پارچەی کوردستان ئێمە لە نێو ئازارێکین. کورد لە هەر شوێنێکی ئازاری دنیایدا بێ ئازاری هەموومانە. گەلی کورد بە درێژایی مێژوو هەر کاتێک لە هەر پارچەیەکی کوردستان کیانێکیان پێکەوە نابێ دوژمنانی کوردژی وەستاونەتەوە و هەوڵی ڕوخانیان داوە. زلهێزانیش کە وەک پاڵپشتیکاری کورد بینراون لە کاتی تنگانە تەنها ڕۆڵی تەماشاکاریان بینیوە. خۆپیشاندەران دەڵێن پێویستە گەلی کورد هەمووی یەکڕێز بێت و پارێزگاری لە مافەنەتەوە یەکانمان بکەین و چیتر بازل هێزان نەمان خەڵەتێن و نەمان فرۆشن. کورد پێویستی بە یەکگرتووی هەیە، بە یەکدەنجی هەیە. کورد پێویستی بە پاراستنی خاک و ئاو و هەوای خۆی هەیە، بەدەستی خۆی، بە هێزی خۆی، بە بازووی خۆی، بە یەکگرتنی خۆی. بەداخەوە دەردی کورد یەک نەگرتنە، چارەسەرەکەشی یەکگرتنە. کورد لە هەر کاتێک زیاتر پێویستی بەوەیە کۆنگرەیەکی نەتەوەیی ببەستێت لە ژێر چەتری ئەو کۆنگرەتەوەیەدا ئیعلانی یەکگرتووی خۆی بکات، هەتاوەکو یەک نەگرین. هەرچی هێزی دەوڵەتانی داژیکەر و بێگانە هەن دەرەخەتمان دێن، جارێک بە ناوی دین، جارێک بە ناوی هەر جارە بە بیانیەک بە پاساوێک پەلامارمان دەقەت و عاممانەکەن. هەر کەسێک نەفسێکی بەناحەق بژۆکە ئەوی وای هەموو خەڵکی کوشتبی. بۆیە بە پێویستی ئەزان وەکو مامۆستایەکی ئاینی بەشداری بکەم لەو خۆپیشاندانایی ژی ئەو زۆر مستەمەی کە بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلام ئەکرێ. لە ڕاستیدا ئەگەر ورد بینەوە ئەوانەی ئەمەیان تەسمیلی جۆلانی کردینە، ئەوانەی کشکش لە جۆلانی ئەکەن پەلاماری ڕۆژناوی کوردستان بکەن، ئەوە ئەمریکایە، ئەوە تورکیایە، ئەوە ئەوروپایە، ئەوە دیندارەکان نین، ئەوە بێدینەکانن لە ڕاستیدا. هەر بۆ پاڵپشتی لە کوردانی ڕۆژئاوا لە دەڤەری باڵەکایەتی لە قەزای چۆمان و ناحیە قەسری خۆپیشاندانی جەماوەری بەڕێوەچوو ئیدانەی ئەو دەستدرێژی و تاوانانە کرا کە لە دژی کورد لە سووریا پەیڕەو دەکرێن. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.